لە 16 تەمموزی ساڵ 1790 دوای ئەوەی کە بڕیار درا شوێن وەک پایتەختی فێدراڵ بۆ ئەمریکا دەستنیشان بکرێت، دوو ویلایەتی ڤێرجینیا و مەریلاند کە نزیکی واشنتۆنن بڕیاریاندا بەشێک لە خاکەکەی خۆیان ببەخشن کە ڕووباری پۆتۆماک لەگەڵ واشنتۆن جیایان دەکاتەوە. بەم شێوەیە ئەم شوێنە هەڵبژێردرا وەک پایتەختی فێدراڵی ئەمریکا، ناوەکەشی وەک ڕێزلێنانێک بۆ ناوی یەکەم سەرۆکی ئەمریکا هەڵبژێردرا، کامیش جۆرج واشنتۆن بوو. ناوازەیی نەخشە سازەکەی واشنتۆن لە چیەوە دەردەکەوێت؟ باڵەخانەی کاپیتۆل هێمای بڕیاردەران لەسەر حکم و دەستور، لە دیوی چەپیشەوە داڕێژەری دەستوری وڵات، لە دووری کۆتایی هێڵەکەشەوە بنیادنەری وڵات، لە دیوی ڕاستیشەوە سەرۆکی ئێستا واتە پارێزەری دەستور. هەمویان چەقەکەیان ئەم قەڵەمەیە کە وەک واتای ئەوە دێت وەک ڕەشماڵێک هەمویان بەیەکەوە دەبەستێتەوە و پارێزەری لە ئەم هەموو هێمایە مەزان وڵاتە.